Ofîsa Têkiliyên Giştî ya Partiya Sûriya Pêşerojê îroj derbarê rewşa dawiya li Sûriyê komxebatek li dar xist. Komxebat bi sernavê Sûriyê di dema borî û niha de li xwaringeha Erd Seîdê ya li bajêr li dar ket. Hejmarek ji nûnerên partiyên siyasî, çalakvan, tevger û rêxistinên jinan beşdar bûn. Dê komxebatê de bi xêrhatina beşdaran hate kirin herûha, beş û naverokên komxebatê hatin nêrxandin. Başê beşdar li ser grupan hatin dabeşkirin û rewşa siyasî ya li Sûriyê rojhilata navîn û guhertinên herêmî û navdewletî hatin nîqaş kirin. Di dawiya komxebatê de ji bo yêkkirina hewildan û dîtinên bo pêşxistina rastiya siyasî û civakî li Sûriyê pêşînyarên beşdaran hatin girtin. نحن كنا في حزب سوريا المستقبل وبالإدارة الذاتية. ام وەک پارتیا سووریا پێشەڕۆژێ و رێڤەبەریە خۆسەر کولسەر پرۆژەیەنەتەوە دەموقراتیک خەبرێخستن دکن پارچەکردنا سووریێ بتو ئاوایی قبول ناکن ئەم بووەیە کێرە نەکوو گەلێ سووریێ ئارتێشا سووریێ و ئاخا سووریێ یەک بە ئەم ئیمزەکردنا پەیاما دناڤبەرە فەرماندارێک گشتی یە قەسەدێ مەزلوم عەبدی و سەرۆکێ دەسەلاتا شامێ ئەحمەد ئەلشەرع پیرۆز دکن و وەکی گاڤەکە دیرۆکی دبینن ما ئیرۆ برەیەڤێ کۆمخەباتێ خۆست کو ڕەوشە سووریێ یا بەرێ و یا دەمان ها شیرۆڤە بکن پشتی ئالۆزی و زلما زێدەتری 13 ساڵان ئەم ئیرۆ جارەکەدن بەر بگاڤەکە دیرۆکیڤە دچن ئیمزەکردنا پەیمانên یەکێتییا گەل رێڤەبەر و ئاخا سووریایê ji tevahî cîhanê re nîşan da. والقيادات السورية وتوافقهم بتوافق مستمر إن شاء الله. كل الدول اللي اجت ما هي عبارة عن مشاريع مصالح.